ئافرەتی زگپڕ کە ژان ئەیگرێ، وای لێدێ هیوای لە گیانە بڕێ. هاوارە کاتە شەخس و پیرەکان، ئەڵێ دەخیلە بمگەنێ ئامان. ئەیشلێ تۆ بەمبێ ئیتر هیچ شەوێ، لاقم لە لاقی مێردم ناکەوێ. کە ڕزگار بوو جارێ لە ڕاوێ، حەوتە حەمامی بە وشتی ناوێ. قوماریش وایە کە بیدۆڕێنێ، وای لێدێ ئیتر پارەی نامێنێ. هەزار سوێند دەخوا تەڵاقیش باوە، کە ئیتر قومار نەکات هاماوە. هەر ئەوەندەیە تا ئەگاتە شەو، نانی پێ ناخورێ ئەڕوا بەسەر ڕەو. لە هەر شوێنێ بێ پارە ئەسێنێ، کەوتە کۆڕ ئەویش زوو ئەدۆڕێنێ. دەردێکە قومار کە بێدەوایە، کەچی لای هەموو عالەم ڕەوایە. ئینسان لە زینا و شەراب تێرەخوا، قومار هەتا بێ شێگیرتر ئەڕوا. جاران بە قانون مەمنووع بوو قومار، ئێستا بە ڕەسمی هاتۆتە ڕووی کار.